ئێرە رادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێرزار لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگیگەل بە یارمەتیا و کارانم کەشتی هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەممە 13 نۆڤەمبەری 2024تان پێشکەش دەکەین. لە چوارچێوەی ناڕزایەتیەکاندا دژی دەست بە سەرداگرتنی شارەوانیەکانی ئەسێنوەرت و مردین و ئێلح و خەلفەتی گەل لە شارۆچکەی شەمرەخی سەربا مردین لە سەر بانگەوازی دەم پارتی کۆبوونەوە و ڕێپێوانی با مەشخەڵیان ئەنجامدا. پەرلەمانتارانی دەم پارتی و هاوسەرۆکی شارەوانی مردین لە گۆڕەپانی شەمرەخ دەستیان با ڕێپێوان کردو. لە دوای ڕێپێوانەکە گەل لە گۆڕەپانەکە کۆبوونەوە و محەممەد ڕۆشتۆ تریاکی قسەی کرد و ئاماژەی بەوە کرد ئەردۆغان وتوێتی کەسانی نەناسرا و شارەوانیەکان بەڕێوە دەبن و وتیشی ئێمە دەزانین هاوسەرۆکانی شارەوانی کێن و چۆن هەڵبژێردراون وتەکانی سەرۆک کۆمار درۆن و ئێمە قبوڵی ناکەین. هەروەها تریاکی ڕاشیگان گەلی کورد ئەمە قبول ناکات و بەرخۆدان دەکات. نوە ڕۆژە لا مردین و ئێلح و خەلفەتی بەرخۆدان بەردەوام و تا کۆتایی بەرخۆدان دەکەین و ئەم ستەم و دزیە قبول ناکەین. هەروەها لە مردین و لە ڕۆژی نۆیەمی چالاکیەکاندا گەلی ئێلح کۆبوونەوە دژ بە سەپاندنی قەیوم کەسکین بایەندەر هاوسەرۆکی پارتی هەرێمە دموکراتیکەکان دەبەپە و پەرلەمانتارانی دەم پارتی چالاکانی بزوتنەوەی ژنانی ئازاد تەژە و ئەندامانی ئەنجومەنی دایکانی ئاشتی و زۆرێک لە هاوڵاتیان بەشداریان لە چالاکیەکەی ئێلحدا کرد. نوێنەرانی ڕێکخراوە کۆمەڵایەتی و مەدیانیەکانیش سەردانی بەرخۆدانی خەلفەتیان کرد. ئەندامانی ئەنجومەنی شارەوانی ڕۆحا و هاوسەرۆکانی شارەوانی سەربەت دەم پارتی لا کۆبوونەوەی ئەنجومەن ئامادە بوون و ئەندامانی ئەنجومەنەکە بۆ شەرمەزارکردنی کودتای قەیوم برۆشۆریان بەسەر ئامادە بووان دابش کرد. جێگیری سەرۆکی شارەوانی ڕۆحا ئەحمەد ئاکسۆی لا کۆبوونەوەکەدا ڕایگەیان هاوسەرۆکی شارەوانی خەلفەتی محەممەد قەرەیلانە. هەروەها ئاکسۆن وتیشی ڕێز لە هەڵویستی دموکراتیکی محەممەد قەرەیلان و ئەندامانی ئەنجومەن دەگرێت. قەرەیلان ڕایگەیان پرسەکە شەخسی نیە بەڵکو قەیوم کودتایە دژی مافی گەلی خەلفەتی و جەختی کردەوە ئەو نوێنەرایەتی ئیرادەی دەنگدانی گەلی خەلفەتی دەکات. بەشداربووان ناڕزایەتیان دەربڕی بەرامبەر دەست بە سەرداگرتنی ئیرادەی گەل و داوایان لە قایمی خەلفەتی کرد ئەم ئەرکە ڕەت بکاتەوە و ڕێگەیەکی شەرفمەندانە هەڵبژێرێت. وتەبێژی ئەنجومەنی ژنانی پارتی یەکسانی و دموکراسی گەلان دەم پارتی خالیدا تورکۆغلو لە چوارچێوەی 25 تشرینی دووەم ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان لەگەڵ ژنانی لێقەوماوی بوومەلەرزە لە ناوچەی ئیسکەندەرونەی هاتای کۆبەوە. خالیدا ڕایگەیان پاش بوومەلەرزەکە شێوازی توندوتیژی بەرامبەر ژنانی هاتای گۆڕاوە. کێشەکان و شێوازی توندوتیژی دژی ژنان دوژوارتر بووە. وتی تەنها گوتەی جیاکاری نییە یان تەنها ئەو نییە بە سیاسەتی پیادەکرا و ژنان بەرەو خۆکوشتن ئاراستە دەکەن بەڵکو بە جۆرێک هێرش دەکەن کا بوارەکانی ژیان بەرتەسک دەکەنەوە و دیانەوێت ژنان دەرفەتی هەناسەدانیان نەبێت. هەروەها خالدە ئاماژەی بەوە کرد دەوڵەت بودجە و داهاتەکان بۆ شەڕ و قڕکردنی ژنان خەرج دەکات و پێویستە ژنان دژی ئەو شەڕا بوەستنەوە. تونجار باقرخان هاوسەرۆکی گشتی پارتی یەکسانی و دموکراسی گەلان دەم پارتی لە کۆبوونەوەی فراکسیۆنی پارتەکەی لە پارلەمان دوایین پێشاتەکانی هەڵسنگاند. باقرخان تشکی خستە سەر بەرخۆدانی گەلی ئێلح وتی لە کاتێکدا گەل لە شەقامەکان بەرخۆدان دەکات قەیوم وەک یەکەم کاری خۆی خزمەت بە زمانی کوردی ڕادەگرێ. قەیوم شتێکی وایە و ئێمە دەڵێن قەیوم دوژمنایەتیە و گەلەکەمان قەیومیان نایەوێت و دیموکراسیان دەوێت. هەروەها باقرخان تشکی خستە سەر بەرخۆدانی گەل لە مردین و خەلفەتی وتی ئەم دەسەڵاتە دەسەڵاتی قەیومە. باقرخان وتیشی قەیوم ئیتر تەنها پرسی کورد نییە لە ئەسینوەرد ئەم ڕاستیە دەرکەوت. ئەگەر پێکەوە لە ڕاستی قەیوم تێنەگەین نەوەک تەنها لە سەرخاکی کوردان بەڵکو لە هەموو جەیەکی تورکیا قەیوم دادەنرێت.
هەروەها باقرخان بانگەوازی لە پارتە سیاسیەکانی نێو پەرلەمان و سەرۆکی پەرلەمان کرد لەسەر یاسای قەیوم کۆ ببنەوە و تاکو بەڕێوەبەرە هەڵبژێردراوەکانی گەل تا هەڵبژاردننی داهاتوو شارەکان بەڕێوە ببن. لە کۆتاییدا باقرخان وتی باخچەلی باسی گۆشەگیری بەڕێز ئۆجەلان و ڕۆحی پەرلەمانتاری بنیاتنەر و مافی هیوا و سیاسەتی دیموکراتیکی دەکات. پاش قسەکانی باخچەلی سزای دیسیپلین بۆ ماوەی 3 مانگ بەسەر بەڕێز ئۆجەلان سەپێنرا. باخچەلی قسە دەکات ئەردوغان پشگیری دەکات و بابزانی لا ڕۆژانی ئایندە قسەکانی ئەمانە چی لێ دەکەوێتەوە. بە سەردانێکی فەرمی محەممەد شیا سوودانی سەرۆکوەزیرانی عێراق گەیشتە هەرێمی کوردستان بڕیارە سوودانی لە شاری هەولێر کۆبوونەوەیەک لەگەڵ سەرۆکی هەرێم ئەنجام بدات و پاشان سەردانی شاری سلێمانی بکات و لەگەڵ سەرۆکی یەنەکە کۆبێتەوە. ئەمە لە کاتێکدایە هەفتەی ڕابردوو سوودانی سەردانی تورکیای کردو لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان لە ئەنقەرە کۆبوویەوە و هەروەها ڕۆژی 11 ئەم مانگە بەشداری لە لووتکەی عەرەبی ئیسلامی لە ڕیاضی سعودی کرد بوو. دۆسیەی تێرۆرکردنی هەردوو ڕۆژنامەنووس گولیستان تارا و هێرۆ بەهادین ڕادستی نوێنەرایەتی یەکێتی ئوروپا لە عێراق کرا. شەندێکی نوێنەرایەتی یەکێتی ئوروپا لە عێراق کە پێک هاتبوون لە جێگیری باڵوێزی یەکێتی ئوروپا لە عێراق و بەرپرسی بەشی هاوکاری لە نوێنەرایەتی یەکێتی ئوروپا لە عێراق و هەروەها بەرپرسی نووسینگەی پەیوەندیەکانی یەکێتی ئوروپا لە هەولێر سەردانی سنتەری میترۆ بۆ داکۆکیکردن لە مافەکانی ڕۆژنامەنووسانیان کرد. بەرهەملەتیف ڕۆژنامەنووس و بەرپرسی بەشی سۆرانی لە کۆمپانیای چتر بۆ بەرهەمهێنانی میدیایی بەشداری لە کۆبوونەوەکەدا کردو کاتیایدا بیرروڕا لەبارەی ژینگەی کاری میدیایی لە هەرێمی کوردستان ئاڵوگۆڕ کرا. لە پاراوێزی کۆبوونەوەکەدا دۆسیەی تێرۆرکردنی هەردوو ڕۆژنامەنووس گولیستان تارا و هێرۆ بەهادین ڕادستی شاندەکەی نوێنەرایەتی یەکێتی ئوروپا کرا و کە لە ڕۆژی 23 مانگی ئاب لە هێرشێکی درۆنی دەوڵەتی داگیرکەری تورکدا لە سنووری شارۆچکەی سەید سادق شەهید کرابوون. توێژەکانی سلێمانی هەڵسەنگاندن بۆ سیاسەتە ناڕاستەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بەرامبەر با کوردان دەکەن و دەڵێن دەوڵەتی تورکیا 100 ساڵە هەوڵی لە ناوبردننی گەلی کورد دەدات بۆیە ئەوەی باسی دەکات پرۆسی ئاشتی نییە و تەنیا فێڵێکی دیکەیە لە کوردی دەکات و دەشڵەن گەرنیازی ئاشتی هەیە دەبێت سەرەتا زیندانیانی سیاسی ئازاد بکرێت. بە 100 ساڵ بە ساڵی 2024 هەتا ئێستا تا بێ ڕۆژ لە دوای ڕۆژ مەسەلەی کورد بەرەو خراپتر ئەڕوە. ئێستا کە شتێکی تازەی پێەیە وەکو فێڵێکی تازەی پێەیە فێڵێک هیچی کەنیەت هیچ ڕووکاتێک ئەو ڕووناچیە لە ناو نەک نەتەوەی تورک نەک سەرکردەکان گەورە تاپچووجان و ئایندەشیان هەر بەرەو باشی ناڕوە چونکە چەندین کتێب لەسەرەوە دەرکراوە کە ئەڵێ شتێک نییە بە ناوی کورد یان زمانی کوردی یان نەتەوەی کوردی. پارتی چەکێکە بەدەست تورکەوە وەکو داشێکی دامەوەیە بەدەست خۆی نییە غەس بەدەسەری کو لە هەموو میدیاکانەوەی بیسین لە ئێستای ئەردۆگان وەکو سەرۆکی تورکیاوە هێزا و پەیمانەکانی لە ناو پرۆسەی سیاسی تورکیایە بانگەواز بۆەوە کرد کە نەوەی کێشەی کورد بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەریەوە باسیەوەکەن کە جیاوازی نییە لە نێوان کورد و لە نێوان تورکە. لە ڕاستیە کێشەیەکی گەورە لە ڕێگەی ئەوەیە کە وەناغی ڕابردوو ئەو متمانە گەورەی نەبەخشیوە بۆ ئەوەی پرۆسەی چارەسەری بچێتە پێشەوە. پێویستە کا پێشەر شتێ بۆ نمونە هەنگاوی گرنگەوەیە بۆ منارچی زیندانی سیاسیە ئازاد بکرێن بۆی پیشانی بدرێت کە نیەتەکە ڕاستە ڕازگۆیانەیە ڕای گشتی تورکیا بگاتەوە باوەڕی کە تورکیا بە دەوڵەتی تورکیا بە عەمەلی ئەوێت کێشەی کورد لە ڕووی سیاسیەوە چارەسەر بکە یان بۆ نمونە کۆمەڵێک ئازادی سیاسی بجێڕێتەوە بۆ خەڵکی باکووری کوردستان ئەو کاتە بێگومان بەدەمەوە چوونی ئاسایی ئەوە شتێکی باشیشە. بەڵام بەم شێوازە تەنها کە لە ئاسی ئەعلامیە دەرەکێ متمانی زۆری پێ ناکرێ بەداخ. ئەندامی کۆمەڵی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار وریشا مرادی کە لە گرتوخانەی ئێڤیندا ڕاگیراوە لە دەیتشینی دووەمدا بڕیاری سزای لاسێدارەدانی بەسەردا سەپێنراوە و ناڕەزایەتیەکان لە دژی ئەم بڕیارە بەردەوامە و لەو چوارچەوەیەدا زیندانیانی ژنی زیندانی ئێڤین ڕایانگەیان لا دژی بڕیارەکە چالاکی مانگرتن لا خواردنیان دەست پێ کردووە. گۆڵڕۆخ ئیرانی زیندانی لا گرتوخانەی ئێڤین لەسەر میدیای دیجیتاڵی ئیکس و ئینستاگرام پەیامێکی بڵاو کردەوە ڕایگەیان
زیندانیانی ژنی گرتوخانەی ئێوین بۆ شەرمەزارکردنی ئەو بڕیارە لا دژی وریشا مرادی و پەخشان عەزیزی دراوە مانگرتن لە خواردنیان دەست پێ کردووە. ئیرانی ئاماژەی بەوەش کردووە سەرۆکی دادگا مافی بەرگریکردنی نەداوە با وریشا مرادی و باسی لەوە کردووە بڕیارەکە بەبێ هیچ بەڵگەیەک سەپێنراوە. ئەلێکساندر لاڤرێنتۆف نوێنەری سەرۆکی رووسیا تایبەت با سووریا لە 22مین کۆبوونەوەی ئاستانە ڕایگەیاند ئۆپەراسیۆنە سەربازیەکانی تورکیا لە سووریا لەلایەن موسکۆوە قبوڵ ناکرێت. لاڤرێنتۆف وەڵامی ئەو پرسیارەی دایەوە کە موسکۆ چۆن دەڕوانێت تا ئۆپەراسیۆنە سەربازیە نوێیەکەی تورکیا لەسەر سووریا و لە وەڵامدا وتی ئێمە ئەمە قبوڵ ناکەین و سەرەڕای هەموو شتێک هیوادارین دەوڵەتی تورک لەم هەنگاوە پاشەکشە بکات چون ئۆپەراسیۆنەکە دەرەنجامی خراپی دەبێت. هەروەها نوێنەرەکەی پوتین ڕایگەیاند ئۆپەراسیۆنی تورکیا ڕەوشەکە چارەسەر ناکات و کێشەکان قوڵتر دەکاتەوە. سەرۆکۆماری تورک تەیب ئەردۆغان لە مەراسمی دەیتەشینی دووەم قسەی کردو لە قسەکانیدا ئاماژەی بەوە کرد بە ئەنجامدانی ئۆپەراسیۆنێکی نوێ لە سووریا و لە وەڵامی پرسیاری ئایا رووسیا لەگەڵ ئیدارەی نوێی ئەمریکا دەربارەی پرسی سووریا گفتوگۆ دەکات. نوێنەری پوتین ڕایگەیاند لە سەردەمی سەرۆکایەتی ترامدا ئامادەن لەگەڵ واشنگتۆن دەربارەی سووریا کۆبوونەوە بکەن و ئەگەر واشنگتۆن پێشنیارێک بکات ئەوە رووسیا هەڵسەنگاندن بۆ پێشنیارەکە دەکات و بە ئەگەرێکی زۆرەوە وەڵامێکی ئەرێنی دەداتەوە. پەرەزان گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لا خێر و خۆشیدا.